دوومانخستەوە لە پێومێدی و پێنیوایی و هەڵبەتە هەموو گەنجێک دوای ئەوەی بە تایبەت کە زانکۆ تەواوەکات یەکێ لەو شتانی کە لی چاوەڕوانەکەی ئەوەیە کابێ مەشغوڵی کار بێت بۆی بتوانێت داهاتێک بۆ خۆی بۆ کەسانی چواردەوری پێیاکە خۆگەرەمەنەکە ئەبێ بەبار بەسەر خێزانەکەی و کۆمەڵگاشەوە وەکو هەموو شتێکی تر دۆزینەوەی کار چوونە ناو عالەمی کارەوە پێویستی بە زانیاری هەیە پێویستی بە معلومات هەیە وەکو چۆن ناتوانانی لە خۆتەوە بی بە ئەندازیار وەکو چۆن ناتوانانی لە خۆتەوە بی بە پزیشک بە هەمان شێوە لە خۆشتەوە ناتوانانی بڕۆی دەستکەی بەکار زۆر دەستخۆشین بۆ هەر کەسێک هەیە و بە تایبەت ئەم بە ڕێزانەی ئێرە کە دەستی گەنجانەگرن لانی کەم فێریانەکەن چۆن بڕۆنە ناو بازاڕی کارەوە و بەڕاستی ئەم بابەتانە زۆر گرێگە چکاوەکو هەموو لایەنێکی تر ئەگەر بێ زانیاری ئەگەر بێ بەرچاوڕۆنی بڕۆیتە ناوە ئەکرێ بە شێوازێکی باش لەولاوە سەردەرنەکەی بۆی دەستخۆشین بۆ کاناڵەکانی ڕاگەاندنیشەیە تا چەندێک گرنگی بەم بابەتە بن گەنجی چالاک و بەتوانامان زیاتر بۆ دروستە بێ هەتاوەکو گەنجی چالاک و بەتواناشمان زیاتر بۆ دروست بێ وڵاتەکەمان زیاتر بەرەو پێشەچێت کاتان لێ یەکەم خۆتان بناسن خۆتان بدۆزنەوە و لەگەڵ ئیشا ئاش ببنەوە لە قۆناغی یەکەمیشیانی ئێوەیە گرنگ نییە مشکۆ فرات ڕەحمان خوێندکاری زانکۆی هەڵبجە بەشی کۆمپیوتەر ئەمڕۆ بەشدارین لە کۆڕبەندی دیدگای گەنجان بوونی ئەم جۆرە چالاکیانە خۆشبەختانە ئەبێتە هۆی ئەوەی کە تۆڕێکی کۆمەڵایەتی زۆر باش لە نێوان گەنجانی کوردستان لە نێوان کار بەدەستان لە نێوان زۆر کەسی کە ئەتوان هەلی کار بڕەخسێن بۆ گەنجان بەم شێوەیە ئەمە ئەتوانین گفتوگۆیە بکەین لەسەر ئەوەی ئایا چی شتێک باشە بۆ کوردستان چی شتێک باشە بۆ ئەوەی لە کوردستانە بکرێ هەلی کار زیاتر بڕەخسێ ئەمە خۆی بۆ خۆی شتێکی باشە گرنگی بەشداریکردن لەم جۆرە چالاکیانە ئەوەیە کە تۆ ئەتوانیت بکەیت بە هەندێک کەس کە لە کاتێکی ئاساییاتەوە ناتوانانی بڕۆیتە لایەن و بتوانی گفتوگۆیەکیان لەگەڵا بکەی بتوانی ئایدیایەکەت پێبەن بتوانی کە بزنسێکی خۆتدانی یاخود بتوانی هەلێکی کار لێیانە بقۆزیتەوە وەکو وتم ئەم جۆرە چالاکیانەوە ئەکات تۆڕێکی گەورە دروستکە لە نێوان گەنجانی کوردستانە گەنجانی دەروی وڵات ئەو کاربەدەستانە کە هەلی کار ڕۆژانە ئەڕەخسێنن بەم شێوە تۆ ئەتوانی هەلێکی ئاسانت لە بەردەسایە چۆن بڵی خاڵێکە ئەی خۆزیتەوە ئەتوانی تۆ هەلی کار بە خۆت بڕەخسێنیت ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی ئەو قافی چەمچەماڵ هاتوینە بۆ ئێرە بۆ بەشداریکردن لەم کۆربەندی دیدگای گەنج دیارە بەشداریکردن لە کۆربەندێکی لەم شێوەیەدا بە ئەرکێکی گەورەیە زانین چونکە ئەم کۆربەندە باس لە بابەتێکی هەنووکەی زۆر گرنگەکە ئەویش بریتیە لە هەلی کار ڕەخساندن بۆ گەنجان و لاوان لەبەر ئەو بارودۆخە ئابووری کە چەند ساڵێکە بەرۆکی گرتوین بەڕاستی گەنجێکی زۆر بێکارە گەنجێکی زۆر دەرچووی کۆلیژ و پەیمانگاکان بێکار و بێوەزیفەن بۆیە ئەگەر هەر ڕێکخراوێک هەر لایەنێک هەر جیهەتێک حکومی بێ یا حیزبی بێ یا ڕێکخراوەی بێ کار بکە لە پێناوی دابینکردنی هەلی کار بۆ گەنجان ئێمە دەستخۆشیان لێکەین و ئێمە کارەکانیان بەرز دەنرخێنین کە ئەم کۆربەندیان ساز کردووە ئەم بیرۆکەیان هێناوەتە ئاراوە ئێمە دەستخۆشیان لێکەین سوپاسێکین بەو ئومێدەی کە ڕێکخراوەکان تر لایەنەکان تر چاو بکەن لەم جۆرە کارە جوانانەوە بۆ ئومێدەی کە ئەم جۆرە کۆربەند و کارانە لە داهاتووە بێتە مایەی ڕەخساندنی هەلێکی کار زۆر بەباشی بۆ کۆمەڵێک لە گەنج و لاوانی ئەم وڵاتی ئێمە. من ناوم کاشمایە خوێندکاری بەشی کۆمپیوتەرم هاتووم بۆ ئەم کۆربەندە کە تێیدا باسی بەدەستهێنانی هەلی کارەکە کە کۆربەندێکی باشە بۆ گەنجان کە لێرە ئەتوانین بڵێن بەرپرسان و کەسانی ناودار بەشداری کردووە کە چۆن بڵێ هەلێکی باشە بۆ گەنج بۆ بەدەستهێنانی هەلی کار و هیواخوازم ئەم جۆرە چالاکیانە بەردەوام بێ بۆ ئەوەی کە گەنجان سوودی زیاتر ببینن بۆ ئەوەی کە بتوانن هەلی کار و بەرەو پێشوونی خۆیان زیاتر بە دەربێخن. ئەمڕۆ من خۆم بە خۆشحاڵە زانم وە کەسایەتیەکی کۆمەڵایەتی لە شاری چەمچەماڵەوە هاتووم بۆ ئەم کۆربەندی بەیەگەیاندنی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا بەڕاستی ئەمە ئەرکێکی نیشتیمانیەوە دەستخۆشییان لێ یەکەم و هیوادارم لایەنی پەیوەندیدار بێتە سەر خەت و هەلی کار بۆ هەموو گەنجان بڕەخسێنێت دەمە شتێکی زۆر باشە و هیچ یعنی پێویست بەوە ناکە ئێمە لایەنی بیانی ئەوانە بێ ئەگەر خۆمان لە گەنجانی خۆمان هەلی کاریان بۆ بڕەخسێنین زۆر باشترە و زۆر پێویستمان پێیەتی.